خۆشەویستان لە تەورەی دووەمی پرۆگرامەکەماندا باس و بابەتێکی گرنگی هەستیار کە تایبەتە بە ژیانی تاک بە تاکی کۆمەڵگە و باسەکەین. ئەویش بریتە لە هۆکارەکانی ئاگرکەوتنەوە و گرنگی سیستەمی سەلامەتی لە ماڵ و باڵەخانەکاندا. بێگومان بەداخەوە لە هەرێمی کوردستان بەهۆی بێباکی دەسەڵاتداران و لایەنی پەیوەندیدار و حکوومەتەوە تاکو و ڕووداوێکی دڵتەزێن نەقەومێ و قوربانێکی زۆر نەکەوێتەوە، ئێمە بیری کۆمەڵەشتمان ناکەوێتەوە. هۆنیا خەنیانی لە تازەترین ڕاپۆرت و لێدوان و زانیاری لەسەرەوەی سۆران ئەلەو کارگەی قەنەفەی کە ئاگرەکەی تیا دروست بووە 3 ساڵە لەوێایە کارەکە بەبێ ئەوەی مۆڵەتی هەبێ. ینی پێم سەیرە حکومت و ئاسایش وە ئاگەی لە هەموو شتێکەیە، بەڵام لەوێ کارگەیەک 3 ساڵە ئیش بکە لە ناو سنتەری سۆرانە، ئەمە بەڕاستی کەم تەرخەمیە حکومت ئەیکا بەرامبەر بە ژیان و گیانی هاوڵاتیان. با زۆر لەسەر پێشەکەیەکە درێژەی نینە ئەم بابەتە گرنگە شرۆڤاکەین بە میوانداری زۆر بەڕێز لوقمان ئەحمەد بەرزنجی ئەندازیاری میکانیک کە بە سوپاسەوە لە ستۆدیۆ میوانمانە. کاک لوقمان بەخێر بێت. کاک لوقمان، با سەرەتا لەوە دەست پێ بکەین هۆکاری ئاگرکەوتنەوە چییە؟ ئاگر بۆ ئەکەوێتەوە لە ماڵێک یا لە باڵەخانەیەکە؟ بەنای خوای گەورە و میهرەبان، سەرەتا دەستخۆشیم بۆ ئێوەی بەڕێزێ بۆ کەناڵی ئاسمانی پەیام بۆ گرنگیدان بەم بابەتە. کاک دانا هۆنیا خان، بەڕاستی ئەم بابەتە گرنگیدان بەم بابەتە یعنی بەکەم مەزان و ئێوەکو ڕاگەیان کارێک. ساڵی پار هەر لەم کاتەیە گەر بیرتان بێتەوە حەدەسەیەک ڕووداوێک ڕوویدا لە شاری سلێمانی، ئەو ڕووداوەی کە بەهۆی غازی LPG لە ماڵی کاک حاجی مەزار بەداخەوە کە بۆ هۆی شەهیدبوونی 14 ئەندام لە خێزانەکەی. یعنی گرنگیدان بەو بابەتە هەم کەناڵی ئاسمانی پەیام و هەم کەناڵەکان و هەم سەرجەم دام و دەستگا حکومیەکان، ئەمە بۆ هۆکارێک کە من لە نزیک و ئاگادارم حکومەتی بە ئاگا هێناوە، بە تایبەتی لە سیستەمی LPG، یعنی لە ئێستایا گرنگیەکی زۆر زۆر دراوە بەلایەنی سەیفتی لە سیتی و باڵەخانەکاندا. بەنسبەت ئەو پرسیارەی بەڕێزی شت کە فەرمووت هۆکارەکانی ئاگرکەوتنەوە، کاکدانە ئێمە لە ستانداردی عالەمە شتێکمان هەیە پێوترێت فایر ترانگڵ، واتە سێگۆشەی ئاگر. یعنی ئەگەر 3 هۆکار نەبێت بە هیچ جۆرێک ئاگر ناکەوێتەوە. لە ستانداردی عالەمە ئێمە شتێکمان هەیە پێوترێت NFPA National Fire Protection Association. لەمەیە زۆر بە جوانی ڕوون کراوەتەوە کە ئەبێ ئێمە 3 سەرچاوەی سەرەکیمان هەبێ بۆی ئاگرێک بکەوێتەوە. سەرەتا ئەبێ ئێمە لە ناوەندێکا بین ئۆکسجین هەبێت. ئەم خاڵە زۆر گرنگە، ئێمە لە درێژەی بابەتەکە زۆر گرنگی بەم خاڵە ئەدەین. وەکە زانین ئێمە خوای گەورە کە جستێ و لەش ساغێکی بە ئێمە بەخشیوە، ئێمە گازی ئۆکسجین هەڵەمژین و گازی دوان ئۆکسیدی کاربۆن ئەدەینەوە. بەڵام لە حاڵەتی دروستبوونی ئاگرەکە ئێمە کاتێک کە دووکەڵک دروستە بێ ئۆکسجین کەمە بێتەوە، دوان ئۆکسیدی کاربۆن زاڵە بێ. ئەمەش زۆربەی کات ئەبێتە هۆی خنکاندنی ئەو کەسانی کە لەو شوێن لەو بیناو باڵەخانەکاندایە. دووەم خاڵ ئەبێ ئێمە فیول، واتە سەرچاوەیەکمانە بێ، شتێکمان هەبێ قابلیەتی سووتان بێت. واتە ئەگەر شتێک بۆن من هەرچەنە سەبۆن من هەندێک مادەمان هەیە نەسووزە، نەسووتێنەرە، هەرچەنە گڕیشی پێوەنی ناسووتێ، واتە ئەبێ ئەو شتەی کە ئێمە بۆن منە ئەمانەوە گڕی پێوەن ئەبێ قابلیەتی ئەوەی هەبێ بسووتێت. سێمیش لە سێگۆشەی ئاگرا پێوترێ هیت، واتە ئێمە سەرچاوەیەکی ئاگرمان هەبێ بۆ نەچەرخێکە یان بۆ نمونە فیوڵێکە، ئەبێ ئەو شتە یعنی ئاگرەکەی پێ بکەینەوە. ئەم کاغەزە بە نمونە بێنمەوە، ئەمە سەرچاوەیەکە قابلیەتی سووتانی هەیە، ئۆکسجینی ژێ لە ناوەندەکەیە، چەرخێکی پێوانێم گڕەگرێ. بۆ کوژاندنەوەی ئەم ئاگرە من پێویستە ئۆکسجین نەهێڵم. ئۆکسجینەکە چۆن ناهێڵم؟ یا ئەوەتە لە هینا پێوتێ فار پرۆتێکشن، یاوەتە بە گازی CO2، یاوەتە بە پاودەر، یاوەتە بە ئاوە کە ئینشاڵڵا لە درێژەی باسەکە باسیێوان ناکەین. باشە کاک لوقمان، زۆربەی جار شیکردنەوە کرێ بۆ ڕووداوانی کە ڕۆدا. تا ئێستا ئەوەی کە زانراوە هۆکاری ڕوودانی ئاگرکەوتنەوەکەی سۆران کامیان بوو، یان ئەوە تا بووی بێوانەیەک بۆ ئێمە و زیاتر یانی ئاگادار بین لە ماڵ و باڵەخانەکاندا؟ هۆنیا خان، زۆربەی زۆری راپۆرتەکان لە جیهاندا نەک هەر ئەمەی سۆران باس لەوە ئاکا ڕووداوەکانی ئاگرکەوتنەوە بەهۆی کەم تەرخەمیەوە بێت لە چەند شتێکە. بۆ نمونە یەکێک لەوانە شۆرتی کارەبا. شۆرتی کارەبا چۆن دروستە بێ؟ گرنگترین خاڵ لە دروستبوونی شۆرتی کارەبا بەوەی کوالیتیەوەیە. ئێمە کاتێکە سیستەمی فایرفایتینگ دیزاین نەکرێت،
شتێکە پێوترێ هەڵسەنگاندن کاتێک کە بۆ منە بینا و باڵەخانەیەک دروست دەکرێت بەڕاستی بەداخەوە هەڵسەنگاندن نییە ئێمە ئاگرەکە ئەکەوێتەوە ئەمجا چە تحقیقات دەکرێت بەڵام کاتێک کە بۆ منە بینایەکی بازرگانی دروست دەکرێت ناچەند تحقیقات لەوە بکەن ئایا ماتێریاڵ کوالیتی ئەو مەوادانی کە لەو بینایەدا هەیە ئایا بەرگی سووتانەگرێ لە NFA باس ئەوە ئەکا کاتێک کە بۆ منە بینا و باڵەخانەیەک یا بینایەکی بازرگانی کە دروست دەکرێت پێویستە سەرجەم ئەو مەوادانی کە لەو بینا و باڵەخانەیە بەکارێنرێ پێویستە ببرێ بۆ بەرگری شارستانی لەوێ تێست کرێ ئایا تا چەندە بەرگری ئاگری هەیە ئێمە بەڕاستی بەداخەوە ینی کاتێک ئاگرێکی بچووکەکەوێتەوە ینی بەڕاستی ئەمەی سۆران کارەساتێکی زۆر ناخەژێنە ئێمە کاک داناهۆنیان خان ئێمە لە جیهانە لە کوردستانی خۆشمانە بیستمانە کاتێک کە ڕووداوەکەوێتەوە ژمارەی برینداربوونەکان زیاترن لە ژمارەی ئەو کەسانی کە ئەمرن بەڵام بە زۆر بەداخەوە ئەمەی کە سۆران ڕوویداوە بەڕاستی کارەساتێکی زۆر گەورە بە پێچانەوەیە 18 کەسی تیا بۆ 14 بوونەتە قوربانی کەواتە ئەمە سەلمێنەری ئەوەیە کە بە هیچ جۆرێک نە هەڵسەنگاندن بۆ ئەو بینایە کراوە و نە سیستەمی فایر پرۆتێکشن فایر فایتین لەو بینایە دابوونی هەبووە کاتێک کە دیزاین ئەکرێ ئەگەر بۆنەوە گوتم کوالیتی ماوادەکان لە بەرچاو بگیرێت بۆ منە لە دیفاع مەدەنی بۆ منە ئەپروڤی ماوادەکان وەربگیرێ گریمان ئێمە ڕاستە بە وەرزی زستانە ڕۆین خواست لەسەر ئامێرەکانی خۆ گەرمکردنەوە لە زۆپا لە هیتەر لەمانە لە شۆڤاژ لەمانە زۆرن ئاگر ئەکەوێتەوە بەڵام ئەگەر ئێمە ئاگرەکە کەوتەوە چۆن کۆنتترۆلی بکەین یعنی بۆن منە هەڵی مرۆڤێک نەبێتە ئەوەی کە بۆن منە ئێمە بڵین وڵا تەواوە ئاگرێک کەوتەوە بەڵام گرنگترین خاڵ لێرە ئەوەیە بۆن منە ئەو کوالیتی مەوادانی کە لە ناو بیناکەیە دروست دەکرێت پێی دروست دەکرێت ئاتا چەنە کوالیتێکی بەرزی هەیە بەرگەی سووتانەگرێت چکار لە NFA زۆر بەڕوونی باس کراوە کە پێویستە سەرجەم ماوادەکانی بینا و باڵەخانە بەرگەی دوو کات ژمێر سووتان بگرێت وەکە زانین ئێمە ئەگەر بینایەک گڕیش بگرێت ئێمە هەمومان ئاگاداریەوەین ژمارە 115 دیفاع مەدەنی بەرگری شارستانی هەیە یعنی بە چارەکێک ئەگەر درەنگیش بگا بە چارەکێک ئەگاتەوە کۆنتترۆلی ئاگرەکەکە بەڵام ئەگەر مەوادەکە بۆن ئاگرێکی بەسیط کرێتەوە تۆ لە یارمەتی دەری سووتانەکە زۆر بێ بۆ منە لە مادەی فۆم هەیە بۆ لە مادەیەکەیە کە حەزی بە سووتان هەیە وەک ئەو ڕووداوی کە لە حەمدانە ڕوویدا بەداخەوە ئەوش زیاد لە 100 کەس بوونە قوربانی بەس بە مردنەکانەوە سەدان کەسی تریش بریندار بوون یعنی مادەکان ڕێخۆشکردن بۆ سووتان کارەساتی گەورە لێرەیە هەرچەنە تۆ سیستەمی فایر پرۆتێکشنت هەبێ بەڵام کە مادەکان قابلیەتی سووتانیان هەبێ و یارمەتی دەری سووتان بن لێرە کارەساتە گەورەکان بۆ حەجمە گەورە بێت کاتێک ئاگرێک ئەکەوێتەوە باست دەوە کە گرنگتریشت کۆنتترۆڵە بێگوان کۆنتترۆلیش هەم بە دەستی مرۆڤ بکرێ هەم بە سیستەمەکرێ من حەزەکەم باسی ئەو سیستەمانم بۆ بکەی کە شایع باوە لە دنیاە بۆ باڵەخانەیەکی گەور و بازرگانی و تێل بێ ماڵێک بێ هەر شوێنە بێت لەگەڵ ماڵێک خانوویەکی ئاسایی کە خێزانێکی تیاژی جا لەگەڵ باسکردنی سیستەمەکانە جگەل لە مستەڵەح زانستیەکە بە مستەڵەحێکیش کە بینەر و خەڵکێکی ئاساییش تێی بگا سواسەکەم زۆر باشە کاکدانا کاتێک کە بۆ منە دیزاینی فایرفایتی نەکرێواتە نەخشەیەک بۆ فایرفایتی نەکرێ طبعاً کاتێک هەر ماڵێک هەر بینا و باڵەخانەیەک نەخشەیەکی بۆ کرێوە بۆ منە دروست بکرێ پێویستە بچێ بۆ وەزارەتی شارەوانی نەخشەیەک بەرێ لەم نەخشەیە ورد و درشتی ئەو بۆ نمونە سیستەمانە کە لە ناو بینا و باڵەخانەکانە هەیە پێویستە دروست بکرێ و ئاماژەی پێ بکرێ بۆ نمونە یەکێک لەوانە سیستەمی فایرفایتی سیستەمی ئاگر کوژانەوە و سیستەمی فایر ئەلەرم زەنگی ئاگادارکردنەوە وەزارەتی شارەوانی دواتر ئەنێرێ بۆ بەرگری شارستانی و دواتر ئەنێرێ بۆ سەندیکای ئەندازیارانی کوردستان بەم سێ فلتەرەیە ئەڕوات بەڵام گرنگترین خاڵ لێرە ئەوەیە ئەم سیستەمانە چێک ناکرێنەوە کاکدانا بۆ نمونە سیستەم هەیە 10 ساڵە لە ناو بینا و باڵەخانەکانە دروست کراوە بەڵام بۆ نمونە ئاماژە بەواکەم چ سیستەمێک لە ناو بینا و باڵەخانەکانە پێویستە هەبێ بۆ نمونە ئەوەی پێویستە هەیە بەڵام کە تێز نەکراوە چێک ناکرێتەوە بۆ منە من سیستەمی سپرینگلەرم هەیە بەڵام من پێویستە هەموو مانگێک چێکی بکەمەوە کە چێکی نەکەمەوە بۆ زەنگی ئاگادارکردنەوە فایر دیتێکشن فایر سمۆک دیتێکتەر ئەگەر دوو کەڵێک هەبێ بۆ لێدا ئەگەر بۆ منە هەموو مانگێک تێستی نەکەیت کە ئیشی نەکرد بوون و نەبوونی سیستەمی فایر فایتین ئاگر کوژانەوە لە ناو بینا و باڵەخانەکانە چ سوودێکیە کاکدانا لە دیزاینی فایرفایتینە شتێکی پێوترێ فایر هەزارد کاتێک کە تۆ نەخشەی بینا و باڵەخانەیەکەکەی خۆ عەشوایی ناتوانانی بچی
بۆ نمونە دیزاینەوە بکەی کاتێک بۆ کەسێکی ئەڵێ مزگەوتێک دیزاینەکەم فایرفایتین سیستەمی ئاگر کوژانەوەکان بۆ مزگەوتێک جیاوازە بۆ هۆڵێک جیاوازە بۆ نمونە مەترسیەکان ئێمە 5 گروپمان هەیە یەکیان پێوتە لایت هەزار ئەگەر مەترسیەک بۆ نمونە بە ڕێژەیەکی کەم بێ مەترسیەکە یعنی مادەی سوتێنەری کەمتر بێ ئەوە بۆ نمونە لایت هەزار تەڵەبژێری دووەم بۆ نمونە ئۆردینەری هەزارمان هەیە ئەگەر مەترسیەکە تۆزێک سەروتر بێ ئەم گروپیان هەڵبژێری دووەم سێم خاڵ لە ئۆردینەریە گروپێکی تر هەیە گروپی دووەم پێوترێ ئەمە مەترسی لە یەکەم و دووەم زیاترە چوارەم و پێنجەم کە ئێکسترای پێ ئەوترێ مەترسیەکان زیاترن ئەگەر تۆ بەپی ئەم مەترسیانە پۆلێنی شوێنەکانت کرد بۆ نمونە باخچەی ساوان تێ ئامادەیەکی کشانت هەیە بۆ نمونە باڵەخانەیەکی گەورە تێ بینایەکی بازرگانی تێ یان نا شوێنێکە تێ مەوادی بازرگانیە مەوادی پلاستیکی گەراجی ئۆتۆمبیلە یعنی پێویستە سیستەمەکان دیزاینکردنی ئەم سیستەمانە بە پێی شوێنەکان جیاواز بێ کاکدان لە وڵاتی خۆمانە شتێکەیە زۆر کارەساتە من زۆر لێترسم ئەو شوێنانی کە پۆستە گەێنن یعنی گەیاندن ئێستا ئێمە لە شاری سلێمانی و لە هەولێر و لە شوێنەکانی تر ئێمە گەیاندنمانێ بۆ تۆی بەڕێز پۆستێک تێ بیگەێنی من خۆم سەردانم کردو ئەزانی هەموو پۆستێکە گەێنن بەداخەوە یعنی بۆ دوکانێکیان گرتەوە بەکرێ هیچ سیستەمێکی سەلامەتی تیانە کە لە کاتێکە ئەو پۆستانە ئەو شوێنانی کە پێویستە بۆ گەیاندن بەکاربێنرێ لە ڕیزبەندی مەترسیدارترینی گروپەکانە دانراوە چونکە مەعارەزە بۆی هەموو شتێک بۆ من لەوانێ پای ئۆتۆمبیل بگەێنێ لەوانێ پارە کاغەز مەوادی پلاستیکی مەوادی پاکردنەوە یعنی هەموو مەوادێکە گەێنن لەوانەیە خوا نەخواستە ئاگرێکی بەسیط کرێتەوە گەورەترین کارەسات نەک بۆ شوێنەکە بۆ چواردەوری شوێنەکەش دروست بێ یەمەسەر پرسیارەکەی بەڕێزت ئێمە زانیمان چۆن بەرگری بکەین لەوەی کە ئاگر دروست نەبێ ئەویش بەهۆی چاودێری و ڕقابەیەکی زۆری حکوومەت بۆی کوالیتی ماوادەکان کۆنتڕۆڵ بکە بەڵام گریمان ئێمە بۆ نمونە ئەمە مامەسەرا تێپەڕی و ئاگرێک کەوتەوە ئێمە چۆن توانین فایر پرۆتێکشن سیستەمی پاراستن لە ناو بینا و باڵەخانەکانە تەطبیق بکەین ئێمە طبعا لە سیستەمی فایرفایتینە شتێکمان هەیە زۆر گرنگە کە پێوترێت سپرینگلەر بەناو سەقفی هەموو کۆریدۆرێک و هەموو ژوورێکە هەڵ ئەواسرێ ئەم سپرینگلەرە لەژێر پەستانی ئاوایە ئەگەر بۆ من ئاگرێک خوا نەخواستە لە شوێنێکا بکەوێتەوە ئەم سپرینگەرە مادەیەکی جیوەی تایە حساسە بە گەرمی کە ئەو ئاگرەی بۆ ئەوچەیە یەکسەر ئەتەقێ بۆ منە گریمان خوا نەخواستە لەم ناوچەیە ئاگر کەوتۆتەوە یەکسەر دەست بەجێ ئەم سپرینگلەرە ئەو شوێنە یەکسەرە کوژێنێت لە ماوەی چەند سانەیەکە بۆ نەخوا نەخواست لێرە تەشەنەی سند بۆ ئەویان سپرینگلەری دووەمەکەوێتە ئیش ئەگەر بەم دوانە کۆنتڕۆل نەم سپرینگلەری سێم سپرینگلەری چوارم هەتا هەموو سپرینگلەرەکانی تر ئاگرەکە کۆنتڕۆڵەکە لە ماوەی چەند چرکەیەکە ئێمە بیریشمان نەچێت لە ناو بینا و باڵەخانەکانە سیستەمێکمان پێوترێ فایر ئەلەرمیش شتێکمانە پێوترێ سمۆک دیتێکتەر لە ناو ئەم بینا و باڵەخانەی سۆرانە بەڕاستی ئەگەر ئەو سمۆک دیتێکتەرە هەبوایە زەنگی ئاگادارکردنەوە هەبووە ئەو ڕووداوە بۆ چەشنە نەبوو یعنی ئاگادارکردنەوەیەکە بووە لانیکەم هاوڵاتیان ئەیان زانی کەمە زەنگێکی ئاگادارکردنەوەیە و هاوڵاتیان ڕایانەکرد و دەربازە بوون گرنگترین خاڵێک کە ئەمە بمبورە ئاماژێ پێکەم بتێ لە فایر ئیسکەیپ واتە پەیژەی دەرباز بوون بەڕاستی گەورەترین کارەسات ئەوەیە کە ئێمە لە ناو بینا و باڵەخانەکانە پەیژەی دەربازبوونمان نییە یان ئەگەر هەشمان بێ بە پێی ستاندارد دروست نەکراوە و ئەگە بە پێی ستانداردی دروستکرابێ هاوڵاتیانمان هوشیاری ئەویان نییە بۆ نمونە کە بەکاری بێنن ئەچیتە ناو تێلەکەوە بەڕاستی ئەبێ ئەو خاوەنی ئەو تێلە ئەوەنە وشیاری با بەو خەڵکە بەو دانیشتوانی ئەو شوێنە کە ئەگە خوا نەخواستە ئاگرێک لەم شوێنە کەوتەوە ئەوە شوێنی دەربازبوونەکەی تۆ لێوە لێ هەڵبیت زۆر باشە کاک لوقمان هەمیشە کە دیزایانی باڵەخانەیە یەخود خانووەکە کرێت زیاتر بیر لە نرخەکرێتەوە ئەم سیستەمی سەلامەتیانە ئەوەندەی تێچێت کە هاوڵاتی بەمە سەلامەتی خۆی بکاتە قوربانی بۆ ئەمە یان بۆ بیری لە ناکرێتەوە بەدڵنیاییەوە کۆمەڵی خەڵک هەیە بەڕاستی کە لە هەر لە وەک باسمان کرد لە کوالیتی کۆنتڕۆڵ بۆ نەمەوادمان هەیە لە سنوورەکانەوە بە کوالیتی کۆنتڕۆڵ تێئەپەڕێت یعنی ماوادەکە خراپە بەس لە کوالیتی کۆنتڕۆڵ دەرەچێت ئەم بزنسمانش ئەم بازرگانش بەڕاستی سیستەمی فایرفایتین زۆر ئەهمیەتی نییە تەنها بەڕاستی ئەتوانم ئەمە بڵێم لە 160 بۆ 70 هەموو ئەو
خاوەنی پرۆژانە گرنگی بەم سیستەمە نادەن تەنها گرنگی بە ئادەن مۆڵەتەکان دەربێت چکاوەکە زانین ئێمە لە بەرگری شارستانی هەر بینا و باڵەخانەیەکی گەورە دروست بکرێ ئەبە بە فلتەری بەرگری شارستانیا بڕوە بەڕاستی یعنی لەوانەیە بەرگری شارستانی نێت بۆن ئەو گۆرێک کە بەیان ڕۆشتووە ئایا بەپێی ستانداردە بۆن ئەو فایرهۆسکابینە ئەو بەس ئەوەنەی لەسەرە بۆن یە فایرهۆسکابینێتەکە چێکەکە ئەو مەبەستن لە فایرۆسکابینێت ئەو سۆندەیە کە وەرونە 30 متر بە پێی بیناکان هەیە 20 متر هەیە 25 متر لە کاتێک کەوتنەوەی ئاگرێکە تۆ ئەچی ڤاڵڤ قفڵێکی پێوە ئەیکەیتەوە ئاگرەکەی پێ کۆنتڕۆڵەکەی ئەو یە بەس ئەوە تێستەکە کە ئیشی کرد ئیتر بیر لە کوالیتی ناکاتەوە سۆندەی هەیە بە یەک مانگ داناهۆن یەخەم بە یەک مان ستۆکە بێ تۆ ئەمە بوو هەمیشەیی دایەنیت یعنی تۆ یعنی بیر لەوە ناکرێتەوە کوالیتێکی بەرز لە ماوەدەکانە بەکار تەنها و تەنها بۆ ئەوەیە کە مۆڵەتەکەی پێ دەربێت و خۆی پێ دەرباس تایبەتی ئەگەر باڵەخانەیەکیش بێ کە ژمارەیەکی بێشمار خەڵک لەم باڵەخانەیە ژیانی ژیانیان هەمویان لە بەترسیە بێ بەڕاستی ئەمە جێی داخایانی بە تایبەتی بینا و باڵەخانەکان ئەبێ ئەو خاڵێکی لەسەرتا باسم کرد پێش دروستکردنی ماوەدەکانی ببرێت بۆ تێست خۆشبەختانە وەک لە سەرەتا باسم کرد لە مواد LPG ئێستا الحەمدولله کۆمپانیایەک دروست بۆ ئەوە ئاکات یعنی ئەگەر ماوەدەکەت لەم تێستەیە دەرنەچێت پێش بەکارهێنان یعنی مۆڵەتی پێ نادەن ئەڵێن بڕۆ کە ئەگەر هەر شتێکیش قەومە ئێمە مەسئولیت دین و تۆ مۆڵەتت نییە لە ئاگرکوژانەوە باداخۆ تا ئێستا ئەومان نییە کاک لوقمان ئێستا ئەو بینەری کە ئاگای لەم بەرنامەی ئێمەیە باس لەوانەیە گرنگی بۆ ماڵەکەی خۆی بکە بڵێ باشە من لەسەر لە ماڵەکەی خۆم و هاوسەر و مناڵەکانم چۆن ماڵەکەی خۆم بە سیستەمێکی سەلامەت و تەندروست بپارێزم لەگەڵ باڵەخانێک بێگومان جیاوازە بۆ ماڵەکان چ سیستەمێک گونجاو و باشە کاک دانا ئێمە هینە کۆدێکمان هەیە لە عالەما پێوترێ NFPA وەک لە سەرەتا ئاماژەکرد فار National Protection Association ئەمریکیەوە بزانم بەڵێ لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا هەر حەدەسێک ڕووی داوە بۆ هەر ڕووداوێک لە ئاگرکوژان لە ئاگرکەوتنەوە یان لە هەر کارەساتێکی گەورە ڕووخاندن بوومە لەرزە کۆمەڵێک ڕۆشنبیر کۆمەڵێک سپۆر هاتوون ئەم هینە ئەم کۆدیان دروست کردووە لە ژمارەیەکەوە هەتا 5,000 هەیە کاکدانە بە کورتی ئەگەر هەندێک کۆد بڵم کە دەربارەی ئاگرکوژانەوە بۆ NFPA 1 NFPA 10 11 12 13 14 15 16 20 24 25 101 کۆمەڵێکی تر ئەمانە هەر یەکە و تایبەتە بۆ نمونە بە کۆنتڕۆڵکردنی جۆرەی ئاگر ئێمە لە NFPA 10 شتێکمانەی پێوترێ Fire Extinguisher واتە بۆردی ئاگرکوژانەوە یەکێک لە هاڵە باوەکانی ئێمە کە من ئەمە ببەستمەوە بۆ هەموو بیناکانی خۆمان ناچم بۆ سیتەکانمان باس کرد کە بێ بە دیزاینێکی تۆکمە بکرێت بەڵام ئێمە بۆ نم لە مەتبەخەکەی خۆمانە چی بەکاربێنین بۆ ئەوەی خوا نەخواست ئەگەر ڕۆنی چێشت تەشەنەی سند بۆ منە گڕێک کەوتەوە ئێمە 6 جۆر ئاگرمان هەیە یعنی کۆنتڕۆڵکردنی ئاگر بۆ نە جۆرەکمانە پێوترێت سۆڵیت مادەیەکی ڕقە بۆ ئەم کاغەزە گڕەگرێ بۆوێت جلوبەرگەکەمان گڕەگرێ یان خوا نەخواستە مادەیەکی پلاستیکیە گڕەگرێ ئەمە کۆنتڕۆڵکردنی بە ئاوە بێ یعنی ئێمە کاغەزە گڕەگرێ ناچم CO2 پاودەرێکی گەورە گرم بەدەستمەوە و بچم کۆنتڕۆڵی کەم کەواتە ئەو مادانەی کە ڕقن بە ئاو کۆنتڕۆڵەکرێت دووەم مادەمان هەیە لیکویدە بۆ نەوەکو چی وەکو نەوت بانزین بۆ نمونە مادە پاکەرەوەکان نەوت مادە پاکەرەوەکان بۆ زاهیمان ئەمانە ئەمە بە ئاو کۆنتڕۆڵ ناکرێت کە گڕی کرد لێرە بە فۆم مادەیەک هەیە پێوترێ فۆم پاودەرێکە 6 کیلۆی هەیە 8 کیلۆی هەیە ئەمە بەمە کۆنتڕۆڵ بتڵە سوورەکان بەڵێ بتڵە سوورەکان جام بتڵە سوورانە خەڵک وازانە یەک تایپی هەیە ئەمەی کە باسێکم 6 تایپە هەر ئەگەر هەرکە دوای بەرنامەکە هەر سێرچی بۆ بکەی بنووسی فایر ئەکستینگویشەر لە گۆگڵا 6 تایپت بۆ هێنێ یعنی لە زۆر بە جوانی زۆر بە وردی لەسەر بتڵەکە بەکاری هێناوە نووسیوێتی ئەمە بۆ ئەوە بەکارێنێ بۆ ئەمە بەکار ناهێنرێ سێم تایپێتی ABC کە بۆ تایپی یەکەم و بۆ دووەمیش بەکارهێنرێت بۆ چوارم تایپ بۆ نەگازی پرۆپانە LPG-ە بیوتانە گازی میسانە ئەمەش بە درای پاودەر بە جۆرێکی تایبەتی هینە پێوتە درای پاودەر جۆری پێنجم کە بۆ بە گازی CO2 کۆنتڕۆڵەکرێ بۆردی کارەباییە بۆنە تۆ سارەکەت گڕەگرێ زۆر ئێمە یەکسەرە چی ئاوی پێکە بۆنە بۆردێکی کارەبا لە ناو ماڵەکانمانە گڕەگرێ
ئەچن یەکسەر ئاوی پیاکەن. گەورەترین هەڵا لە شۆرتی کارەبای ئەوەیە کە بچی بە ئاو بکوژێنیتەوە تەشە ناسێنێ. لێرە گازی CO2مان هەیە، گازی دوانۆکسیدی کاربۆن بۆ کۆنتڕۆڵکردنی ئاگرێ بەکارێنرێت کە ئیلکتریکاڵی بواتە کارەبای بێ. شەشەم جۆر کە بەکارێ ئەمە زۆر مەبەستمە لە ناو ماڵەکانمە بەکارێنرێ پێوترێت وێت کیمیکال درایر، وێت کیمیکال پاودەر. ئەم وێت کیمیکال پاودەرە ئەگەر خوا نەخواستە لە مەتبەخەکەمان پێویستە لە هەموو مەتبەخی هەموو ماڵەکە ئەم وێت کیمیکاڵە پاودەرێکی کیمیاییە کە بۆ کۆنتڕۆڵی خوا نەخواست ئەگەر تەباخەکە گڕی گرت یەکسەر ئەم پاودەرەمان هەیە ئەتوانی بۆ کۆنتڕۆڵی کەیت. زۆر باشە بوونی ئەمانە هەمووی پێویستە لە ماڵەکانە هەبێیان ئەوە تا کامیان باشترە بەیانێسە کەسێک کە گوێی لێمان بێ و بەتایبەتیش هەندێک بابەتی تر هەیە پەیوەندی بە خۆمانەوە هەیە، ینی زۆر جار بەهۆی شڵەژاویمان ڕەنگە ببینە هۆی زیاتر تەشەنەسەنی ئاگرەوە. من چەند جار گوێبیستیەوە بووم کەسێک بۆ ئەوی فریای کەسی بەرامبەری بکەوێت سێرەکە ئەم دووسێ کەس پێوەی گڕەگریانی ئەمە بۆ خۆی جێی پرسیارە لەو کاتەیە کەسەکە نەتوانێت هەڵوێستێکی دروست بکرێتە بەر. زۆر ڕاستە و هەر ڕێک ئەو قسەی جەنابەت کە فەرمووت ڕێک دقێکە لە NFPA ئەڵێ گرنگترین خاڵ لە کاتی دروستبوونی ئاگرە ئەوەیە تۆ نەشڵەژیت، کۆنتڕۆڵی خۆت کەیت. یعنی لەو کاتەیە کە تۆ کۆنتڕۆڵی خۆت کەیت سیستەمەکان ئەگەر ئیش نەکەن هاوار بکەیت. بۆی ئەگەر خوا نەخواستە کەسێکی کە خاوەن پێداویستی تایبەت یان نەخۆشێک لەو هینا هەبوو لەو بیناو ماڵەخانە هەبوو ئاسانترین و گونجاوترین شت لەو کاتیا تۆ بیکەی ئەوەیە ئەو خاوەن پێداویستی تایبەتە یان ئەو نەخۆشە ڕزگاکەی. بۆ پرسیارەکەی بەڕێزی شت ئێمە جۆری ABC-مان هەیە، درای پاودەر ABC کە ئەمە لە ناو هەموو بازاڕەکانە هەیە، پاودەرێکی شایع پاودەرێکی بربڵاوە ئەتوانین لە ناو ماڵەکە تا 1.6 کیلۆی ABC بەکاربێنیت ئیترەوە کۆنتڕۆڵی هەموو جۆرێکی ئاگرەکە. باش کاک لوقمان لە هەندێک نەخۆشخانە و باڵەخانە و سیتی ئەوانە ئەلاماتێکی ئاگرکوژێنەوە بە دیوارەکانە هەڵواسراوە بەس بەداخەوە هەندە بەرزە بوون و مناڵێک ناتوانێت دەستی پێ بگە ئەگەر ڕووداوێک بێ یان لە پاڵە نووسراوە تکایە دەستکاری مەکە یان لە هەندێک شوێن تاقیەکەی تۆ دەستی لێ ئیش ناکە. جا ئەمە بوونی چیە لەم سیتیانە لەم شوێنانەیە؟ کاکدانەها وەک لە سەرەتاش ئاماژەم بە شتێکی وا کرد ئێمە گەورەترین کارەساتی لە وڵاتی ئێمەیاوە چێکی سیستەمەکان ناکرێتەوە بڕوات هەبێت چوومەتە سەر پمپی فایرفایتینگ پمپی سیستەمی ئاگرکوژانەوە دەدانە ساڵ بووە یعنی ئیشی نەکرە ستۆک بووە. ئەگەر ئاوەک خۆت فەرمووت ئەگەر ئاگەر بکەوێتەوە با سیستەمەکەش بەس مۆڵەتی پێدەرێنەوە بەس مۆڵەتی پێدەرێت. یەک بابەتی تر گرنگە چەند پێم وەڵام تەواویکە کاتێک کۆمەڵە خوێندکارە چنە داخلیەک کەسێک ڕاتە شارێک بە میلیۆنی بۆ هۆتێلێک یا بۆ هەر شوێنێکە ئەمێنێتەوە تا چەند گرنگە بزانێت شوێنی دەربازبوون کوێنێ چونکە ئێستا لەوەی سۆران دەوترێت ینی حکومت ئێستا وەکو یاری لێ هاتووە حکومت خەریکە تاوانەکە خاتە ملیێوانەی کە ینی تیاچون ئەڵە بۆ خۆیان ڕزگار نەکردووە. ئین تا چەند گرنگ تۆ بزانی پێیژەی سەلامەتی شوێنی دەرچوون کوێیە بۆی ئەگەر شتێک ڕوویدا بزانی لە چۆ دەربچیت. کاکدان لە کۆدا شتێکمان هەیە پێ ئەوترێت ئیمرجنسی ئیڤاکویشن پلان. ڕێک پرسیارەکەی جەنابتەمە یعنی کە کاتێک هەر هاوڵاتیەک ئەچێتە ناو داخلیەک یان وتێلێک یان بیناو باڵەخانەیەک پێویستە ڕێنمایی لەسەر ئەو شوێنە هەبێت. بۆ نمونە پەیژەی دەربازبوون لەکوێیە، بۆ نمونە ئیدارەی ئەو شوێنە لەکوێیە، ئەگە پرسیارێکی هینی هەبوو پێویستیەکی هەبوو ئەو شوێنانە چین. یا گرنگترین خاڵ کە لەوێ ئاماژەی پێکراوە ئەوەیە کە پەیژەی دەربازبوونەکە لەکوێ. لەم ئیمرجنسی ئیڤاکویشن پلانە ئەبێ بۆ لەسەر وەرەقەیەک پلانەکان بۆ هەموو دانیشتوانی ئەو شوێنە تەرتیب بکرێ و بدرێتێ بۆ ئەوی هەموو هاوڵاتیەک زانیاری هەبێت دەربارەی ئەو شوێنە. کاکدانا ئەگەر کۆتا دەرفەتم بیت من لێرەوە داواکارم حەزەک پێشنیارێکم هەیە سەرەتا بۆ کەناڵی ئاسمانی پەیام حەزەکەم ببێتە قودوەیەک هەست ناکەم هیچ کەناڵێک وەکو لە کەناڵەکانی کوردستان ئەمەی کردوێ ساڵانە شتێکمانێ پێوتێ ڕاهێنان یعنی وەکو تێستێک بۆ نە ساڵی یەک جار هەموو کارمەندەکانی خۆی کۆبکاتەوە دووکەڵێک دروست بکات لە شوێنێکە ئاەت بۆ نمونە لە شوێنێکە سەرجەم کارمەندەکان ڕاکەنە دەرەوە یعنی ئەمە تەسویریش بکرێ و بکرێ بە ینی گرنگترین مانشێتی هەواڵێک بۆی سەرجەم کەناڵەکان چاوی لێ بکەن چکامە لە ستانداردە لە عالەمە ئەمە هەیە بۆن لە بیناو باڵەخانەکانە زەنگێکی ئاگادارکردنەوە لێ ئەدرێ و سەرجەم هاوڵاتیان ڕائەکەن بۆی خوا نەخواستە لە کاتی کەوتنەوەی ئاگرە
بۆ نمونە شتەکە نامۆ نەبێ لایەن یعنی پێشتر ئەو هینیان بینی بێ بە هیوای سەلامەتی لە شتاقی ئینشاڵڵا بۆ هەموو لای زۆر سپاس بۆ بەڕێز لوقمان ئەحمەد بەرزنجی دازیاری میکانی کە لەم تەوەرا لەگەڵمانە بەخێر بنەخوا زۆر سپاس.